دیارە لژنەی یاسایی بە هاوکاری لژنەی هەرێمەکان چەندین کۆبنەوەی ئەنجامدا سەبارەت بەوەی هەمواری یاسای ژمارە 12 2010 ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کرد هەروەها کۆمەڵی هەموارکردن بەسەریا هات کە پێم وایە بەشێکی زۆری لە قازانجی ئێمەیە یەک لەوانە تهدیدی تەمەنی ئەنجومەنەکان کرا بە 4 ساڵ کە جارێک کە بووی نییە بەردەوام بێ لە کارەکانی ئەگەر ئەو 4 ساڵە بەدواوە هەڵبژاردن کرا واتە سەقفی سەمەنی دانرا بۆ ئەو کارانە دوو هێزی پێشمەرگەمان جێگیر کرد کە لەگەڵ هێز عێراقیەکانە لە تەسویتی تایبەت دەنگدانی تایبەت تا بەشدارە ڕاستە لە دەرەوەی هەرێمی کوردستانە بەڵام ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە لە ناوچەدا بێنراوەکان وەکو خانەقین و کەرکووک و مووسڵ بە هەمان شێوە خەڵکی تێدایە سەبارەت بە شەهادە بە کەلۆریۆس و 120 کرایە شەهادەی ئەعدادیە و ئەوانەی کە معهدیان هەیە هەروەها سەبارەت بە دەنگدانی ئلکترۆنی بایۆمەتری حەسران ئەوەی هێلە و بابەتانە بوو بۆ ئەوەی پێی ئەوترێ بطاقة الناخب طويلة الأمد ئەمە زیاتر بەکار بێ لەبەرەوەی ئەو کێشانەی کە ڕوویدا و ڕوبەڕووی گەندەڵی بوونەوە یاخود ئەتیهاماتی تەزویر سێ بەشی لەوانەوە دروست بوو تەنانەت مهەجەرینش نازحین ئەوانەی کە پێیان دەوترێت لە مەراکزی تایبەتیان هەیە بۆ دەنگدان و هەڵبژاردن دەکرێت ئەوانش بطاقەی ناخب تحدیثی بۆ بکرێتەوە جارێکیکە بۆ ئەوی بە بایۆمەتریەکە کاری پێ بکرێت هەروەها کاری کۆمیسیۆن بە شێوەیەکی سەربەخۆ کارەکانی خۆی ڕایەل دەکا نەکوەی کە بینیمان لەلایەنەکان بتوانن دەستکاری کارەکانی کۆمیسیۆنکەن وەک ئەوەی کە لە ڕابردوودا بینیمان ڕوویدا بۆ بوو بەهۆی ئەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوا بخرێ بەهۆی سەرکردنی ئەنجومەنی کۆمسیاران ئەم کێشانەمان تقریبا هەموو چارەسەر کردووە و هاو شێوەی شارەکانی عێراق هەڵبژاردن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆشبەختانە وەکو شارەکانی تری عێراق دەچێتە ڕێوە.